بەهۆی قەیرانی داراییەوە ڕێژەی هەژاری هێندە بەرز بۆتەوە کە زۆرێک لە خانەوادەکان بەهۆی هەژاریەوە هەڵوەشاونەتەوە. تەنها ئومێدێک کە هەژاران ماویانە خی گەورە و پاشان ڕێکخراوە خێرخوازەکانە. ڕێکخراوی سۆمای چاوان لە یادی 13 ساڵی دامەزرانی دادەڵێت ساڵانە هاوکاری 500 منداڵی بێباوک دەکەن تا دێ ڕێژەکەش زیاتر دەبێت و ئەوانیش توانەکانیان سنووردارە. 13 ساڵ لەمەوە پێش ئێمە دەستمان کردو بە کاری خێرخوازی سۆمای چاوان و هاوکاریکردنی مناڵانی بێباوک. ئەو مناڵانەی کە بێناز بوون لە نازی باوک ئێمە توانیمانە لە ڕێی خێرخوازانەوە دەستگیرۆیان بکەین و هاوکاریان بکەین و دڵنەواییان بکەین. دیارە ساڵ لە دوای ساڵ و هەروەها ئەم ساڵیش بە دەرەجە یەکەم کە خەڵکانێکی زۆر ڕوەکەنە ئێمە بۆ ناونووسین و بۆ ئەوەی کە دەستگیرۆیان بکەین، بۆ یارمەتیان بێ، بۆی هاوکاریان بکەین. چونکە بەڕاستی ئەگەر پێشتر هەتیو بوون و لە گەڕەکەکە هاوکاری کردبێتن یا خزمەکە هاوکاری کردبێتن، ئێستا خزمیش و گەڕەک و هەموو ئەو کەسانە هەمووی لانی مادیان زەعیف بووە، لەبەرەوە ناتوانن دەستگیرۆی خزمەکە بکەن یا مناڵەکە دراوسێکە بکەن، بۆی هانان هێناو بۆ ئێمەش وەکو ڕێکخراوی سۆمای چاوان باوشمان کرێتەوە بۆ هەموو ئەو خانەوادانە پشت بەخوای گەورە و پاشان هاوکاری خێرخوازان ناوەکانمان نووسی و فۆرمی تایبەتمان بۆ پڕکردنەوە و هاوکاری بۆیان دابینەکەین. ئینشاءڵڵا ئەم ساڵ بێتەوە تقریبەن 50 ماڵمان زیاد کردووە. نەبوونی موچە کاری کردووەتە سەر ڕێکخراوە خێرخوازەکانیش، چونکە دەڵێن ئەوانەی زیاتر هاوکاری دەکرد موچەخۆران و چینی ناوەڕاست بوون، ئێستا ئەوانیش دۆخی ژیانیان خراپ بووە. بۆهی دەسەڵاتدارانەوە کە ئەم وڵاتیان قڕخ کردوەوە بۆ خۆیان، هەموو خێروبەری وڵاتیان بردو و کە لە ئێستاشە کە موچە بەو شوێلات کە خۆتان ئاگادارن ئەبینین هەژارێکی زۆر بڵاوبەتەوە بە تایبەتی ئەوانەی کە کاریان یاخود مەعاشخۆرێک من کرێت چی بوون، یاخود مەعاشخۆرێک بوون کە قەرزارێکی زۆرن، یاخود ئەو کەسانەی کە خەڵکێکی وەسەط بوون لە ڕێی مەعاشخۆر و هاوکاری ئەکران کە بە تایبەتی ئێستا کە بینین قەرانێکی زۆر ڕوبەڕوومان بەتەوەمە خۆمان نەکداین بە تایبەتی ماڵە بێباوکەکانمانەیە کە زۆر هەژار ڕووی کردوون، ئەو خانەوادانەی کە بەڕاستی داهاتویان هیچ داهاتێکیان نەبووە، تەنها مەعیشەتی ڕۆژانەیان بووە، ئیشیان لەسەر ئەو بڕەپارێ بکە ڕۆژانە دەستیان کەوتۆ کرێت چیش بوون. ئەوکو ئێمە کە ئێستا نایەکی زۆرمان لایەم کە من ڕۆژانە تەلەفۆنمان بۆ کرێ ئاگادارەکرین کە بچین بەدەم ئەو خانەوادانەوە تانن تەنەمە لەم ڕۆژان هەفتەی پێشەوە ماڵێک تەلەفۆنیان کڕیگو یعنی دڵۆپێک نەوت لە ماڵمان نییە بۆ خۆگەرمکردنەوە، پارەی کار باشمان ناو کارە باشمانێک کە بتوانین تەر هەڵکەین. خراپی دۆخی دارایی تەنگی بە زۆربەی هاوڵاتیان هەڵچنیوە، بەشێکی زۆر لە خێزانەکان لە بەردەم مەترسی هەڵۆشانەوەدان. بەرپرسیار یەکەم و کۆتاییش لەم دۆخە حکوومەتی هەرێمی کوردستانە کە هەموو سێکتەرەکانی ژیانی پەخستووە و ئیش و کار و موچەی وەستاندووە.